NRT بۆ یەکەم جار بەڵگەنامەیەکی تایبەتی نهێنی ئاشکرا دەکات کە لەسەر چاوەیەکی بیانیەوە دەستی کەوتووە و زانیاری نوێ و نهێنی و وردەکاری داتاکانی بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستانی تێدایە. ئەو بەڵگەنامەیە کە وردەکاری ناوی کێڵگەکان و بڕی بەرهەمهێنان و توانای بەرهەمهێنانی کێڵگەنەوتیەکانی هەرێمی تێدا ڕوون کراوەتەوە لەلایەن کۆمپانیایەکی بیانیەوە ئامادەکراوە کە کاری ڕاوێژکاری بۆ حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتەکان دەکات و لە بەڵگەکەدا نووسراوە کە زانیاریەکانی لە حکوومەتی هەرێم و ئەو کۆمپانیا نەوتیانە وەرگرتووە کە لە کێڵگە نەوتیەکانی هەرێمدا کار دەکەن. بەپێی ئەو بەڵگەنامەیە لە مانگی حوزەیرانی ساڵی 2015دا توانای بەرهەمهێنانی کێڵگە نەوتیەکانی هەرێم 930,000 بەرمیلی ڕۆژانە بووە، بەڵام وەزارەتی سامانە سروشتەکان ڕۆژانە 848,000 بەرمیل نەوتی دەرهێناوە. ئەمە لە کاتێکدایە کە ماڵپەری ڕسمی وەزارەتی سامانە سروشتەکان ئاماژەی بۆ داوا کە لە مانگی حوزەیرانی 2015دا ڕۆژانە تەنها 571,000 بەرمیل نەوتی هەناردە کردووە. بەم پێش تەنها لە مانگی حوزەیراندا و بەپێی داتای حکوومەت خۆی ڕۆژانە داتای 277,000 بەرمیل دیار نییە کە نرخەکەی لە مانگێکدا دەکاتە زیاتر لە 450 ملیۆن دۆلار. بەپێی ئەم بەڵگەنامەیە وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو لە مانگی 6 توانای بەرهەمهێنانی 930,000 بەرمیل نەوتی هەبووە لە ڕۆژێکدا. 930,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا، بەڵام لەو ژمارەیە بە فعلی حکوومەتی هەرێمی کوردستان 848,000 بەرمیل نەوتی لە ڕۆژێکدا بەرهەمهێناوە. لێرەدا هەر ئەگەر ئەو مانگە بە نمونە وەربگرین، وەزارەتی سامانە سروشتەکان ئەو کاتە لە راپۆرتێکیدا ئەوەی ڕاگەیاند کە لە ڕۆژێکدا 571,000 بەرمیل نەوتی هەناردە کردووە. 571,000 ئەومان بۆ دەردەکەوێت کە 277,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو لە 2015دا نازانرێت لەکوێیە و داهاتەکەشی چی لێ هاتووە. بەپێی بەڵگەنامەکە کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان ئاستی فعلی بەرهەمهێنانیان لە مانگی حوزەیرانی 2015دا ڕۆژانە 848,000 بەرمیل بووە کە بەپێی ئەم خشتەیە ناوی سەرجەم کۆمپانیاکان و هەروەها سەرجەم کێڵگەکانی ئاماژە پێداوە. کۆمپانیای کار لە کێڵگە نەوتیەکانی خورمەڵە، هەروەها بای حەسەن و هاڤانا لە کەرکووک ڕۆژانە 295,000 بەرمیلی بەرهەمهێناوە. کۆمپانیای نەوتی باکوور لە کێڵگەکانی جەمبور و خەبازە و بابە گورگوڕ 150,000 بەرمیلیان لێ بەرهەمهێناوە. کۆمپانیای تیتی کەپکۆ لە کێڵگەی تەقتەق 150,000 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. کۆمپانیای گەڵف کیستۆن لە کێڵگەی شێخان 35,000 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. هەردوو کۆمپانیای دانا و کریسنت لە کێڵگەی کۆرمۆر ڕۆژانە 16,000 بەرمیل نەوتیان بەرهەمهێناوە. کۆمپانیای DNO لە کێڵگەکانی تاوکێ ڕۆژانە 170,000 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. کۆمپانیای HKN لە کێڵگەکانی سوارەتووکە ڕۆژانە 4,500 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. کۆمپانیای گاز پلس لە کێڵگەکانی خەلەکان ڕۆژانە 5,000 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. کۆمپانیای کالینگرام MOL لە کێڵگەی ئاکرێ ڕۆژانە 5,000 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. کۆمپانیای ئۆرێکس لە کێڵگەی دەمیرداخ ڕۆژانە 11,000 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. کۆمپانیای وێسترن زاگرۆس لە کێڵگەی گەرمیان ڕۆژانە 6,500 بەرمیلی بەرهەمهێناوە. NRT بۆ بەدواداچوون و ڕوونکردنەوەی ڕاستی و دروستی زانێرەکانی تایبەت بە نەوت و دیارنەمانی داهاتەکەی بەردەوام دەبێت لە سەر کارکردن لەسەر دۆسیەکە و بۆ یەکەم جاریش کۆمەڵێک زانیاری و بەڵگەنامەی نهێنی بڵاو نەکراوەی دەستکەوتووە. هەروەها وێنەیەک لەم بەڵگەنامەیە بۆ داواکاری گشتی هەرێم دەنێرێت بۆ ئەوەی بە دوواداچوونی بۆ بکات و بەرپرسانی تۆمەتبار ڕوبەڕووی لێکۆڵینەوە و دادگا بکاتەوە. هەر بەپێی بەڵگەنامەیەکی دیکە کە لە سەرچاوەیەکی بیانی دیکەوە دەست NRT کەوتووە، ئەوە ئاشکرا دەکات کە لە مانگی تەمموزی 2015دا ئاستی بەرهەمهێنان گەیشتۆتە 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. بەڵام بەپێی داتای وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم لەو مانگەدا
تەنها 516,000 بەرمیل نەوت ڕۆژانە هەناردەکراوە. بە پێی زانیاری و بەڵگەنامەنیهێنەکانی بەردەست NRT بەرەمهێنان و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەم ساڵ زیاتر بووە بە بەراوردی ساڵی ڕابردوو. هەروەها کۆمپانیەکانی نەوتیش لە هەرێم ئەوەیان ئاشکرا کردووە کە بۆ زیادکردنی بڕی بەرەمهێنان چەند کێڵگەیەکیان پەرە پێداوە و بیری نوێیان لێداوە. بۆ نمونە مانگی ڕابردوو کۆمپانیای DNO نەرویجی ڕایگەیاند 3 کێڵگەی نەوتی نوێی ئامادە کردووە بۆ ئەوەی نەوتیان لێ دەربهێنرێت لە باکووری ڕۆژئاوای پارێزگای دهۆک کە ئەوانیش کێڵگەکانی تاوکێ 31 و تاوکێ 33 و تاوکێ 34-ن. هەروەها کۆمپانیای گێنەڵ ئێنەرجی سەرقاڵی پەرەپێدانی کێڵگەی نەوتی تەقتەقە و هەروەها کۆمپانیای نەوتی گازپرۆم لە هەڵەبجە و گەرمیان بە دوای بیرە نەوتی نوێدا دەگەڕێت. بە بڵاوکردنەوەی ئەم بەڵگەنامانە NRT سەرجەم ئەو گومان و پرسیارانەی نەهێشت کە پێشتر هەندێک لایەن دەیان وروژاند سەبارەت بە زانیاریەکانی NRT کە ڕایگەیاندبوو ڕۆژانە ئاستی بەرەمهێنانی نەوتی هەرێم 900,000 بەرمیلە و داهاتی مانگانەش 1 ملیار دۆلارە. ئێستا هاوڵاتیان و گشت لایەنەکان دەتوانن بڕیار بدەن کە ئایا زانیاریەکانی NRT ڕاستن یاخود زانیاریەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان. لە لایەکی تریشەوە لە ئێستادا کاتی ئەوەیە کە چ داواکانی گشتی و چ لایەنە سیاسەکان هەڵوێستی جددی و یەکلاکەرەوەیان هەبێت بە تایبەت لە کاتێکدا کە دۆخی گوزەرانی هاوڵاتیان و فەرمانبەران لە دۆخێکی زۆر خراپدایە.